سەرەتای ئەم بەرنامەیە باز لە توانای کچە یاریزانێکی کاراتیەکەین کە پلەی دووەمی یانە پاڵەوانەکانی عەرەبی بەدەست هێناوە. ئەوە لانە کامران یاریزانی کاراتی یانەی پێشبەرگەی سلێمانیە کە پلەی دووەمی پاڵەوانتی یانەکانی عەرەبی بەدەستهێنا لە شاری قەو لە درێژەی ڕکابەرێک بەردەوامەکانی پاڵەوانتی کاراتی یانە پاڵەوانەکانی عەرەب. تیمی کاراتی یانەی وەرزشی پێشمەرگە نوێنەرایەتی عێراقی کردوانی لەسەر ئاستی تاکی لە کۆمێتا وەتا بەرگی هونە قیتال 2 مدالیا بەدەست بێنێ. ئەمە و لە یاری ناقص 68 کیلۆگرام چراخان جعفەر پلەی سێم و مەدالیای برۆنزی بردەوە. هەرچی لانە کامرانیشە لە سەر و 68 کیلۆگرام دوای گەشتنی بە یاری کۆتایی پلەی دووەم و مەدالیای زیوی لە مل کرا. ئەمە و بەو دەستکەوتەشیان کچانی پێشمەرگەی سلێمانی لە پاڵەوانتی یانە پاڵەوانەکانی عەرەب توانیان 3 مەدالیای برۆنز و 1 زیو بەدەست بێنن. کچە یاریزانی کاراتی پێشمەرگە هەڵگری مەدالیای پلەی دووەمی یانە عەرەبەکانە کە ئەویش لانە کامەرانە لە ئیمارات. لانە کامران لە ستوری سپۆرت مەگەزین میوانە باز لە سەرکەوتنەکانی خۆیەکە. لانە بەخێر بێی، سپاس بە ئامادەبوونت. پێش ئەوەی باز لە مەدالیای بکەین کە لەگەڵ سانسی ئەرسەلانە وەرتان گرتووە، ئەمەیە بگەڕم بۆ سەرەتاکانی تۆ. لانە چۆن هاتە ناو دنیای وەرزش و کاراتی بە تایبەتی؟ سەرەتا زۆر سپاسی بەڕێستانەکەم و سپاسی کەناڵە جوانەکەتانەکەم بۆ بانگێشکردنتان و هەروەها سپاسی خێزانەکەمەکەم و هەروە سپاسی مامۆستاکانم سانسەکانمەکەم، سانسێ ئەرسەلان و سانسێ شاخەوان و سانسێ بەختیار کە پاڵپشتێکی زۆر باشم بوون و بە یارمەتی ئەوان گەشتومەتە ئەم ئاستە. و من لە ساڵانی 2007 بۆ 2018 دەستم کردو بەم یاریە و بێدابڕان بەردەوام بووم و پێشکەوتنی بەرچاوم بەخۆمەوە بینیوە ئەلحەمدولیلا. ئەو ئەنجامانی کە بەدەست هێناوەتە ئاسی سلێمانی و کوردستان و عێراق و ئەوانە، من لە زۆربەی پاڵەوانێتیەکانە بەشداریم کردووە. پاڵەوانێتەکانی ناو و دەرەوەی وڵاتیش بەشداریم کردووە. لە پاڵەوانێتیەکانی کوردستان و عێراق توانیوە پلەی سێم بەدەست بێنم و هەروەها چەند جارێک وڵاتی ئێرانم بینیوە لە پاڵەوانێتیەکانی دەرەوە کە لە وڵاتی لە شاری ئەردەبیل و شاری ئەستەرای و هەروەها ئەم بتڵەیی دوایش کە لە وڵاتی ئیمارات ئەنجام بۆ کاراتی و هەڵبژارد بۆ ئەم ڕێگەیەت گرت کە لە تیمی کاراتیانی پێشمەرگایە خۆت ببینیتەوە. ئەم یاریە هەر هەمیشە کچە وەرزشکارەکان یاریە جیاوازەکان هەڵبژێرن، تۆش کاراتیت هەڵبژاردەوە بۆچی؟ ڕاستەکەی ئەم یاریە لە مناڵیەوە خولیایەکی زۆرم بووە و بۆ پێی کە چوومە پەیمانگای وەرزشی لە ڕێگای مامۆستاتوانەوە خۆشبەختانە ئەم یاریەم ناسی و واروە خۆشەویستێکی زۆر دروست بوو بۆم و لە ڕێگای ئەوە پەیوەندیم بەمانەوە کرد و بەردەوام لەگەڵ ماڵەوە عەجوول بووی؟ نەوەڵا زۆر نا، بەڵام لە پەیمانگا دەرگایەکی باش بۆ تۆ کرایەوە بۆ کاراتی. باشە، ئێستا چەند کچە یاریزان لە ینی پێشمەرگەی سلێمانیە یاری کاراتیەکە لە جۆری کۆمێتە؟ لە جۆری کۆمێتا زیاتر لە 8 یاریزانی کچمان پێشکەوتوان بەڵێ لە پێشکەوتوانە و ئاستەکانی کەش کچی باشمان هەیە. ئەمانە هەمویان لە ئاستێکی بەرزان کە ینی پێشمەرگە نوێنەرایەتی ئەو پاڵەوانیان بکە. ئەو دو هەمی پاڵەوانیی عێراقە کرا، پێم وابوو نازانم سلێمانی وێ لە دوهۆک بوو، ئەنجامەکان چۆن بوو؟ ئەنجامەکان باشێکی زۆری بەخۆیەوە بینی و هەروەها ینی پێشمەرگەی سلێمانی کە پاڵپشتێکی زۆرمانە و سپاس و پێزانینی زۆرمان هەیە بۆی کە هەمیشە یارمەتی دەرمان بوو ئاستانگەکانیان بۆ ئاسان کردوین، هەمیشە لە یەکەمینەکان بۆ و یەکەمی بەخۆیەوە بینیوە لە هەموو تەنها یاری کاراتی نییە بەڵکو لە هەموو یاریەکانیا بۆ شێوەیە بۆ. باشە، هەفتەی چەند ڕۆژ مەشقەکەن ئێستا؟ لە ئێستا لە کەمپی تەمرینیین خۆمان ئامادە ئەەکەین بۆ پاڵەوانێتی تەسفیەتی عێراق، بەڵام بێ لەمە هەفتەی 3 ڕۆژ تەمرینەکەین لە هۆڵەکەمان و تەمرینی خۆیشمان هەیە کە ئەتوانین بچین زیاتر پەرە بە خۆمان بین. ماوەی ئەم چەند ساڵە هیچ کاتێ دابڕان نەبووە بۆ تۆ
دابڕی ماوەیەکی زۆر بڕۆیت و بێتەوە جگە لە کۆرۆنا جگەل لە کۆرۆنا نا هیچ ماوەیەکی زۆر نەبووە کە داببڕێم بەردەوامیت ئەو مەشقانە وای کردووەکەم لەسەر ستەیجی بەدەزێنانی مەدالیای عەربی خۆت بینیتەوە بەڵێ الحەمدولله. باشە باسی پاڵەوانەتی یانە پاڵەوانەکانی عەربمان بۆ بکە لە ئیمارات. ئێمە وەک نوێنەرانی کچانی نوێنەرانی عێراق بەشداریمان کرد لەم پاڵەوانێتیە بە ئەندەی عێراقی کە توانین نوێنەرایەتی عێراقی کرد. بەڵێ کە توانین پلەی دووەم بەدەست بێنم مەدالیای زی و هەروەها بە بەشداریکردنی 13 وڵات کە وڵاتەکانیش ئیمارات بووە، سعود بووە، کوێیت بووە و چەندین وڵاتانی تریش بەڵێ سووریا بووە و زۆر وڵاتی تریش. ئەمە یەکەم پاڵەوانەتی دەرەکی بوو بۆ تۆ کە هەستێکی جیاواز بوو بێگومان ئەزمونێکی جیاواز بووە. باسی ئەوم بە بکەم کە یاریزانی وڵاتانە و بینی ئەوەی کە بەرامبەر بە تۆ یاریەکە پێشتر نەتبینیون چۆن خۆت لەوێ هانی خۆتدا. بەڕاستی وڵاتانی ئەوێ و یاریزانەکانیان زۆر ئاستێکی بەرزیان هەیە و بە بۆنی ئەوەی کە ئەوان بتوڵەی زۆر زیاتر ئەبینن لە ئێمە و ئێمە بتوڵەی کەممان هەیە بەڕاستی و ئەوان پێشکەوتنی زیاتر بە خۆیانەوە ئەبینن لە چاو ئێمە و ئاستەنگێکی زۆر دروست ئەبێ بۆ شێوێ بۆ ئێمە بەڵام خۆشبەختانە بەرەنگاریان ئەبینەوە و هەروەها کۆنلاین و پشت بەخوا و پشت بە سانسەکانمان بەردەوامین. چەند یاریت بردەوە لەوێ تا گەشت یاری کۆتایی ئەو ڕێگەکەت چەند یاریزانیتیا بوو؟ توانیم سەرەتای پاڵەوانێتیەکە ئاستێکی زۆر باش پێشکەش بکەم و سێ یاریم بردەوانێ و دواتر لە گەشتمە یاری فاینەڵ یاری کۆتایی بەداخەوە نەمتوانی سەرکەوتنێکی باش بەدەست بێنم بەڵام ئاستی خۆمم پێشکەش کرد. ئەوەش ئەو بوو یاریزانی بەرامبرم پاڵەوانی ئاسیا بوو یەکەمی ئاسیا بوو زیاتر بووە بێگومان بۆیە نەمتوانی. ئەوانەی کە لێو بردنەوە یاریزانی چ وڵاتێک بوونەکە بیری مابێ؟ سووریا بوو، کوێیت بوو، واروها سعودیە بوو. یەکەم یاری کامیان بوو؟ یەکەم یاریە سووریا بوو. ئەمە تەشجیعێک بوو بۆ تۆ کە یاریەکانی دیکەش بەریتەوە کە یەکەم یاری ئەزمونێکی نوێ بوو بۆ تۆ. بێگومان چه هەستێک هەبوو لەو کاتەیە؟ بێگومان هەستێکی زۆر خۆشم هەبوو واروها کاتێ سانسێکم سێریەکردن و پێکردنی و ئەوەنزانی ئەتوانم هەموو یاریەکانی کە بە ئاسانی برمەوە. ئەمە ئەزمونێکی نوێی دروست کرد ئێستا ئەگەر پاڵەوانێتێکی دیکە بێتەوە بۆ لای لانە ئاسانترە بەدەستهێنانی مەدالیەوە نیە؟ بێگومان. چی کردو بۆ ئەوەی ئیش بکەن بۆ باشتر بێ ئەو مەدالیای دووەمیە بێ مەدالیای یەکەم لە داهاتوە؟ هەمیشە هەر لە تەمرینکردنەوە پرۆڤا ئەەکەم و خوددا ناڕن لە تەمرینەکانم و لە کەمپی تەمرینەکانیش بەردەوامین. لانە تۆ لەگەڵەوەی کە وەرزشکارێکی ئەنجامیشی باشە هەیە بەڵام خوێندکارێکی سەرکەوتوشی لە پەیمانگا پلەی یەکەم بەدەستێنەوەسا خوێندکاری زانکۆشی ئەمەوێ ئەوە بە بینەران بڵێ ئەو کەسی کە وەرزشەکە لە خوێندنی جوان ناکەوێت چۆن ئەمە ئەگەینیت؟ بێگومان هەموو شتێک ئەبێ کاتی تایبەتی خۆی بۆ دابنێت. من لەگەڵ ئەوەی کە پەیمانگای وەرزشی تەواو کرد ئەلحەمدوللا بە توانایەکی باشەوە و توانیم پلەی یەکەم بەدەست بێنم و ئەوائیلی یەکەم بم لە زانکۆ خۆیان وەریان گرتمەوانێ و ئێستا مەرحەلە دووم. ئێستا لە مەرحەلە دووی زانکۆی. بەڵێ. ئەو کەسانی کە هێنە ناو وەرزشی کەمەکەن یاخود لە خوێندنە دواییدا ئەبڕێن چیت هەیە چ پەیامێکی تێ بۆ کچە وەرزشکارێک بە تایبەتی بۆ خانمان؟ هیوادارم هەمیشە بەردەوام و قەت بیر لە کۆڵنەدان نەکەنەوەوانێ ئەوەی کە تۆ ئەگەێنێت بە ئامانج بەردەوام بوون و هەوڵدانە. باش من دوا پرسیار دوا قسە جێڵم بۆ خۆت خەونی گەورەی تۆ لە وەرزشات چییە؟ بێگومان بۆ هەموو کچێکە لەم ئاستەیە بێت خەونەکەی ئەوەیە بەتەڵ بێت و هەمیشە ئاستی باش پێشکەش بکات. بیرن چ باس وازم خوشتێکیشی هەر وەرزشکارە؟ بەڵێ. کاڵێ؟ بەڵێ کاڵە کامەران. یاری چیەکە؟ ئەو پێشتر یاری شمشێربازی ئەکرد بەڵام من دوایانە ئەویش پاڵەوانێتی زۆر زۆر کەمە. پاڵەوانێتی ئەخیر منیش لەگەڵ یا پێشداریم کرد کە توانیم دوو مەدالیا بەدەست بێنم. تۆ شمشێری بازیشی کردووە؟ بەڵێ. هیوای سەرکەوتنە بخوازم. سپاس بۆ ئامادەبوون لە سپۆرت مەگەزین. زۆر سپاس. زۆر سپاس هیوای سەرکەوتنە بخوازم.